ئاوی ئەم شارەی ئەمە لە ئاوی هەموو مەنتیقەکان پاکتر بوو. پێشەکی بە خێراتتانەکەم من دانیشتوویەکی هەڵەبجەی یەکم 6 سەرخێزانین 4مان توش بووە. ئێوارە خۆماتمایان بۆ هەڵواسیم و 2 مەغەزیانیامێ کە یەکیانەکەیتە 4 پەرداخاوە لەخوا بە زیابێ خۆم وەزعم باشترە. بەس ئێساشەم مناڵەمان تۆزێ ناڕەحەتی هێنا و ماڕشێتەوە و وەزعی باش نییە. ئێستا نامانە بۆ خەسەخانە بزانین چی پێ. بەرتۆخی مناڵەکانتان چۆنی توش بوون، حاڵەکاتەکە چۆنی؟ حاڵەتەکەی زۆر کوت و پڕە، یعنی تۆ لە ناکاوێکە ئەوە نێزانی دەسەکەی بەڕشان و ئێڵنجان، یعنی شتێکی زۆر سەیرە. نەخۆشەکەش نەخۆشێکی کوت و پڕ. ئەوە نییە تۆ بڵێ وەڵام من تایاکەم لێ وردەی نەسێنێ لە پرێکە هەستەکەی کە ناڕەحەتە بێ سکوتنە بێت دەستەکەی بە ئێڵنجدان و ڕیشانەوە. ئێوە لەکەوم حاڵەکاتاندا بەسەرات بوو؟ لە دوێنێ کە ئاوەکە هاتووەتەوە ئێمە تووشی ئەم حاڵەتە بووین و خۆمان 6 سەرخێزان 4مان توش بوو. گومانتان بۆ چێ ئێوە؟ وەڵی بەس ئاوەکەی ئەم ئاوەیە خۆشمان نازانین هۆکاری ئەم ئاوە بۆچی وای لێ هاتوو. ئەنا بە ئیرادی خۆ ئاوی ئەم شارەی ئەمە لە ئاوی هەموو مەنتیقەکان پاکتر بوو. لیژنە هاتووە فەحسی ئاوی ئەم شارەی کردووە ئەکە ئاوی ئەم شارە پێچی بە هیچ شتێ نییە، ئەوەنە ئاوەکەی پاک. وەڵا باشین شکورە. هۆکارەکەی ئاوەکەیە بارودۆخت چۆن حاڵەکاتەکەت پێزانیوە تۆ؟ وەڵا حاڵەکەتەکە ئەڕوشیاینەوە دوو لە ڕوو ناوزگە چوون ئەمانە. تا ئێستا هیچ حاڵەکاتی واتان بەسەرهاتووە؟ یان لە خێزانەکەتان چەند کەس توش بووە؟ نەخێر هەر خۆمانین، هەر ناو خۆمانە. چەند کەستان توش بووە لە ئەم بارودۆخایە؟ وەڵا کچە و خۆم و پیاوەکەم هێمان توشنەوە. بەخێر بێن، سوپاس بخوا نەخۆشیەکە بەرەو کۆنتترۆلە چێ ئەتوان بڵێم لە ئەمڕۆ نسبەیەکی باش بەرچاو کەمی کردو نەخۆشیەکە. ئەو نەخۆشانیشکەین نەخۆشخانەکەمان هەمویان جێگیرە، دۆخیان جێگیرە، تەنها چارەسەری سەرەتایان بۆ کرێ و چەند کاتژمێرێک لێرە ئەنێرە بۆ ماڵەوە. و لە ڕووی پێداویستی پزیشکی ئەومانیشەوە هیچ کێشەیەکی پێداویستی پزیشکیمان نییە. سپاس بۆ بەڕێبەری گشتی کاکتۆر سەباح هەموو شتەکانی بۆ دابین کردوین، ئەوەی کە پێداویستمان دابین کراوە لە ڕووی پزیشکەوە باشە. بەڵام تاکە تەنها شتێکەوەی کە مابێتەوە ستافەکەمان ستافی کارمەندەکانمان مانون تقریبا 72 ساعتە لە ئەرکدان بەڕاستی زۆر مانوبوون. بەدەل لە ستافی ناو نەخۆشخانە بنکەومەڵ بەندەکانیشمان گەڕاندوێتەوە بۆ نەخۆشخانە بۆ هاوکاری ستافی نەخۆشخانەکە. بەڵام چەند کاتژمێری پێشوو دۆخەکە تۆزێ ناڕەحەتر بوو، نەخۆشی سەرداریکەرێکی زۆرمان نەبوو، پێویستی بەوە ستافەکان زیاو بکرێن بە پلان و بە ستافەکانمان زیاو کرێ. بەڵام سپاس بخوا ئەمڕۆ بەرەو کەمبوونەوە چێ و بەرەو کۆنتترۆڵ چێت. دکتۆر هۆکاری ئەم نەخۆشیە بەربڵاوە چییە؟ هۆکارەکەی تا ئێستا زانراوە؟ هۆکارەکەی وە دوێنێ تیمەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی سیمای بەش خۆپاراستن زیاتر لە 11 تیم لەگەڵ بەڕێز قایمقام و شارەوانی و دایرەی ئاومانە مەسحێکی مەیدانیان وەرگرتووە. ئەوەی کە هۆکارەکەی شتێک دیار بێت هۆکارەکەی ئاو بووە، تەسەورەکەین بەوەی پیسبوونی تێکەڵبوونی ئاوەڕۆ بووە، زیاتر پەیوەندی بەوە بێت. دکتۆر جگە لە ستافی قەزای شارە زۆر لە بەشی پزیشکی هیچ ستافێک لە دەرەواتەوە؟ ستافەکان ئێمە 122 یەکەم شەو سوپاسیانەکەین بە سێ ئافو بە ستافێک هاتنە تاوکو هەشتی باین لەگەڵمانمانەوە و دکتۆرە مقیمەقدەم بەڕێزەکانیش حالین ئێستا لەو ڕۆژەوە کەم حاڵەتە ڕوویداوە لەگەڵمانە. دکتۆر وەکو نەخۆشخانە ڕێنماییتان چییە بۆ ئەو هاوڵاتیانی قەزای شارە؟ داوا لە نیشتوانانی خۆشەویستەکەین ئاوی تەنکی سەربان و ئاوی بەلوعە بەکار نێنن تا ئەو کاتەی ئەوە پاکەکە کرێتەوە شیاوی بەکارهێنانە بێ. داوای لەکەین ئاوی کانزایی بەکاربێن و زیاتر قاپی سەفەری و ئاوی کانزایی بەکاربێن.